باقری چی بە حیزب و لایەنە سیاسیەکانی هەرێم وت. وەزیری دەرەوەی ئێران زۆربەی لایەنەکانی هەرێمی لە سلێمانی کۆکردەوە. ئێران ڤیتۆی لەسەر چه حیزب و لایەنێک هەبوو. پەیامەکەی خامنەی لە ناوجانتاکەی باقریدا چی بوو؟ زانیاری ورد لەسەر کۆبوونەوەکەی عەلی باقری و حیزب و لایەنە سیاسیەکان لە سلێمانی. عەلی باقری سەرپەرشتیاری وەزارەتی دەرەوەی ئێران کە ئێستا ڕۆڵی وەزیری دەرەوە دەبینێت، دوێنێ لە سلێمانی جیالەوەی سەردانی یەکێتی کردو لەگەڵ بەرپرسانی ئەو حیزبە کۆبەوە، دواتر لە کۆنسوڵخانەی ئێران لە سلێمانی لەگەڵ لایەنە سیاسیەکانی دیکەشدا کۆبوویەوە. باقری کە پێشەوەی بچێتە سلێمانی لەگەڵ بەرپرسانی باڵای پارتی و حکوومەتی هەرێم لە هەولێر کۆبوونەوە. پێشتر لایەنە سیاسیەکانی دیکەی هەرێمی لەوە ئاگادار کردبووە کە بە وتەی خۆی حەزی بە دیدارێکی دۆستانەیە لەگەڵیان. کۆبوونەوەکەی باقری لەگەڵ یەکگرتو، کۆمەڵ و گۆڕان و بزوتنەوە پەیوەندی ئیسلامی و سۆسیالیست بوو. بەپێی زانیاریەکانی تیوار بۆ کۆبوونەوەکەی ئێران تەنها ڤیتۆی لەسەر بەرەی گەلی لاهور شێخجەنگی هەبوو. داوای کۆبوونەوەی نەکردووە لێیان، ئەگەرچی داوای لانەوەی نوێش کردووە، بەڵام ئەوان ئامادەی کۆبوونەوەکان نەبوون. هەر بەپێی زانیاریەکان وەزیری دەرەوەی ئێران پەیامی ئەوەی بە لایەنە سیاسیەکانی هەرێم گەیاندووە کە دەبێت هەموویان هاوکاری ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی هەرێم و ئێران بن و خراپی پەیوەندیەکان سوودی بۆ هیچ لایەنێکیان نییە. هەر بۆیە بۆ حیزب و لایەنانەی ڕاگەیاندووە کە ئەوان وەک ئێران ڕازین لە هەنگاوەکانی هەرێم بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی لەگەڵ ئێران و وتوێتی لازاری ڕابەری ئێرانەوە قسە دەکات کە ئاسایشی هەرێمی کوردستان یەکسانە بە ئاسایشی ئێران. وتوشێتی ئەوان وەک ئێران نایەنەوێت بە هیچ پاساوێک ئاسایشی هەرێم تێک بچێت. بە قسەی سەرچاوەیەکی ئاگادار کە بۆ تیواردووەوە، قسەکانی باقری هەم پەیامی دۆستایەتی و هەم پەیامی هەڕەشەشی تێدا بووە بۆ ئەو لایەنانە، بە تایبەت کە چەند جارێک باسی لە قسەی عەلی خامنەی کردووە وتوێتی ڕابەر مەبەستێتی هەرێم و ئێران پەیوەندیەکی باشیان هەبێت. هاوکات ئەو بەرپرسە باڵای ئێران پەیامێکی ڕابەری ئێرانی بۆ ئەو مەبەستە گەیاندۆتە بەرپرسانی هەولێر و وتوێتی ئێران لاپەڕەیەکی نوێی هەڵداوەتەوە لە پەیوەندیەکانی لەگەڵ هەرێم و هیوادارین لە ڕووی سیاسی و ئەمنی و بازرگانیشەوە زیاتر پەیوەندیەکان بەرەو پێشەوە بچن. خاڵێکی دیکەی سەردانەکەی سەرپەرشتیاری وەزارەتی دەرەوەی ئێران بۆ هەرێم پرسی ڕێکەوتنە ئەمنیەکەی عێراق و ئێرانە و بێدەنگکردنی هێزە ئۆپۆزیسیۆنەکانی ڕۆژهەڵاتی کوردستانە کە بۆ ئەمەش ئێران داوای پابەندی و هاوکاری لە حیزب و لایەنەکان کردووە. هاوکات باسی لا پرسی هەڵبژاردنیش کردووە وتوێتی ئێران خوازیاری سەقامگیری سیاسی هەرێمە و داوا دەکات هەڵبژاردن ئەو سەقامگیریە تێک نەدات.